گفتوگۆ و کۆبوونەوەی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێم تا ئەمڕۆ نەگەیشتووەتە ئاستێک کە نێو ماڵی کوردی پێیەک بخرێتەوە کۆتایی بە قەیرانە سیاسی و ئابوووریەکان بهێنێت بە بڕوای چاودێرانی سیاسی و مامۆسایانی زانکۆ. ئیتر کاتی ناکۆکی سیاسی لە هەرێم بەسەر چووە، دەبێت کار بکرێت بۆ ڕێخستنەوەی نێو ماڵی کورد و وازێنان لە کێشە بچووکەکان خۆیان ئامادە بکەن بە یەکگرتووی ڕوبەڕووی کێشە چارەنووس سازەکان ببنەوە. 2 ساڵە کوردستان وەزعی وایە دانیش نەکرێت دانیشتەکان بێ نەتیجێ بێەوە نەتیجەی نییە، هەرکەس دانیشێت دوای دانیشتگاڵێن باش بوو بەڵام هیچ نەتیجەیەکی نیەوە، خەڵک چاوەڕێ نەتیجەیەکە. من پێم وایە گەر بۆ شەوە بێت ئیتر خەڵک تەواو بێتاقەت بەوە خەڵکتن تەحملی ئەوەی نەماوە چاوەڕێ ئەوە بکە. پێویستی بە یەخستنەوە و ڕێخستنەوەی ماڵی کورد هەیە، پێویستی بەوە هەیە لە ئەقلی حیزبەوە سەیری ڕووداوەکان و گۆڕانکاریەکان نەکەین، لە تێڕوانینێکی گەورەتر سەیری لۆحەکە بکەین. ئێمە قەناعەتمان وایە دەبێ ململانە حیزبیەکان زاڵ نەبێ بەسەر بەرژەوەندی باڵای نیشتمانە و ئەو قۆناغ ئێمەتیان و ئەخوازی ناوچەکە ناوچەیەکی گەرمە و ناوچەیەکی ململانێ لەسرە و ئێمە بۆ خۆمان وەکو کورد دەبێ باز بدەین بەسەر ئەو شتە بچووکانە و ئەبێ گەورەتر سەیری ڕووداوەکان کەین و ئەگەر خۆمان ئامادە نەکەین بە تەیکید ئێمە لەو گۆڕانکاریانە بەجێ دەمێنین. ئەو چەقبەستوی کە هەیە ئێستا لە ڕووی سیاسیەوە بیشکیان ئەو بەستەڵەکە نمێنێ لە نێوانیانە بۆی خەڵک بتوانێت بگاتە و ئومێدی کە ئومێدی پێیەتی بەڕاستی. ئایتر هەر حیزبێک دەست پێشخێمە خەڵکی کوردستان سوپاسی ئەەکەین و لە هەمان کاتیشا من ئەوەندەی لە هەواڵەکانە گوێم لێ بوو بێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەی خۆی هەیە بۆ بابەتەکەەوە ئەگەر ئەو پرۆژەیە سوور بێت لەسەری کە دەنگۆی ئەوەیە کە جاری کە سەردانی لایەنە سیاسیەکان بکاتەوە و ئومێدەوارم ئەمە ئەنجامی هەبێ و بگەنە ئەنجامێکە لە پێناو بەرژەوەندی و خۆشگوزرانی خەڵکی کوردستان نابێ هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئابووریشە بتوان دۆخەکە چارەسەر بکرێت. بە بڕوای تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستانیش تەنها یەک ڕێزی نێو ماڵی کورد هۆکارێکە بۆ بەدەستێنانی مافە چارەنووس سازەکانی گەلی کورد لە عێراق و ناوچەکەدا، بۆیە پێویستە بەگیانی هەستکردن بە بەرپرسیارەتی لە بەردەم مێژوودا حیزبە سیاسیەکان کۆتایی بە کێشەکانی نێوانیان بهێن، خۆشگوزەرانی و ئارامی بۆ دۆخی سیاسی و ئابووری هەرێم بگەڕێنەوە و خۆیان ئامادەکەن بۆ بەدەستێنانی مافە چارەنووس سازەکان لە ئایندەی عێراقدا. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.